خوای گەورە میهرەبان دەفەرمێت ڕوو دەکاتە ئیمانداران يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد. خوای گەورە دەفەرمێت ئەی ئیمانداران، ئەو کەسانەی کە باوەڕتان بەخوا و پێغەمبەری خوا هێناوە صلی الله عليه وسلم تەقوای خوا بکەن، لە خوا بترسن. هەر کەسێک لە ئێوە با تەماشا بکات بزانێ بۆ پاشەڕۆژی بۆ سبەی چی داناوە، بۆ مردن واتە سبەی واتە بۆ مردنەکەت، بۆ بەیانی چیت داناوە، خراپەیە یا چاکەیە، ئایا ئەو کردەوەی کە ئێستا کردوتە، ئەو چاکەی کە ئێستا هەتە، ئەو تاوانەی کە ئێستا هەتە بەکەڵکی قیامەتت دێ؟ ئایا ئەگونجیە بەم چاکە کەمەوە بەرەو قیامەت بکەویتە ڕێ؟ بێگومان نەخێر. بۆیە هەر کەسێک لە ئێمە خوای گەورە دەفەرمێت تەماشای با نەفسی خۆی بکات، بزانی ئەوەی کە پێیەتی بۆ قیامەت بەسێتی، ئەوەی کە پێیەتی بۆ قیامەت بەختەوەری بۆ مستەوەگەر دەکا یا بۆی ناکات. چونکە خوای گەورە دەفەرمێت ذلك اليوم الحق فمن شاء اتخذ إلى ربه مآبا. ڕۆژی قیامەت ڕۆژێکی حەقە، جا هەر کەسێک ئارەزووی هەیە لەو ڕۆژەدا بەختەوەر بێ با ڕێگای خوا بگرێت. ڕێگای خوا تەنها مانگی ڕەمەزان نابێت. ئەو کەسێکی تەنها مانگی ڕەمەزان خوا دەناسی، لە دوای 15 ڕەمەزان و وردەودە لە مزگەوت ئەکشێتەوە، وردەودە لە عیبادەتی خوا دەکشێتەوە. ئەی ئەو خوشکە بەڕێزەی دوای 15 و 10 ڕەمەزان وردەودە لە چکەکەت فڕێدەی، بیرە بکەرە بزانە چیت بۆ قیامەت ئامادە کردووە. تەقوای خوا بکە. دووبارە خوای گەورە دەفەرمێت تەقوای خوا بکەن. یەکەم جار دەفەرمێت تەقوای خوا بکەن بزانن چیتان بۆ قیامەت ئامادە کردووە، دەفەرمێت وەتەقوا الله، دووبارە تەقوای خوا بکەن. چونکە ڕۆژی قیامەت ڕۆژێکی حەقە. بیرێک لە خۆت بکەرەوە باشە چیم بۆ قەبر و قیامەتی خۆم ئامادە کردووە. چونکە هەر کەسێک لە ئێمە مەوعیدێکمان لەگەڵ خوای گەورەدا هەیە، یەک بە یەک. هەر کەسێک لە ئێمە لەگەڵ خوادا مەوعیدێکمان هەیە. وكلهم آتيه يوم القيامة فردا، کەواتە ڕۆژێک دێت مەوعیدێکت هەیە لە پێشتەوە مەوعیدە، هیچ مەجالیتیان نییە بەخوا. خۆت ئامادەکەی هەر مەوعیدت هەیە، خۆت ئامادە نەکەی هەر مەوعیدت هەیە لەگەڵ خوای گەورەدا. کەواتە بزانە چیت بۆ قیامەتی خۆت ئامادە کردووە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسێک کە وەڵامی ناو گۆڕدا وەڵامی پرسیارەکانی دایەوە خوا لەو کەسانەمان بگێڕێ زمانمان پارە و فەسیح و ثابت کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە هەر ئەوەندەوتی ئەڵڵا پەروەردگارمە، ئیسلام دینمە، محەممەد پێغەمبەرمە صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دەرگایەکی لە بەهەشتەوە بۆ دەکرێتەوە، بەهەشتی پیشان ئەدرێت. ئەو شوێنەی کە شوێنی خۆیەتی، قەسر و ڤێلاکان، خێزانەکانی، خزمەتکارەکانی، ئەو ڕووباروکانیاوەکانی، دار و دارستانەکانی، باخەکانی هەمووی پیشان ئەدرێ. پێی دەوترێ فڵان کەس ئەمە جێگای تۆیە، ئەمە خوای گەورە بۆ تۆی ئامادە کردووە، ئەم هەموو مولکە هەمووی مولکی تۆیە. یعنی هێشتا خەڵکی سوار سیارە نەبووە، خەڵکی بە تەواوەتی نەگەڕاوەتەوە بۆ ماڵ. ئەو کەسێک کە بەهەشتی بێخوا لەو کەسانەمان بگێڕێ، یەکسەر جێگای خۆی لە بەهەشتا پیشانەدەن، دەرگاکانی بەهەشتی بۆ دەکرێتەوە. لەو دەرگای بەهەشتەوە تەماشای جێگای خۆی دەکات کە خوا بۆی ئامادە کردووە، چونکە لە دنیادا خۆی بۆ ئامادە کرد، بۆی خوای گەورە بۆی ئامادە کردووە. بەڵام تۆ هەر نوێژ نەکەیت و بڵێ خوا بەڕەحمە و ڕۆژوو نەگری بڵێ خوا بەڕەحمە و زینا و خراپەکاری کەی بڵێ خوا بەڕەحمە، دڵنیا بە خوای گەورە بەرامبەر بە تۆ بەڕەحم نابێت، چونکە تۆ شایستەی ئەوە نیت. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دڵی زۆر خۆش ئەبێت، ئەمجا دەرگایەکی لە دۆزەخیشەوە بۆ دەکرێتەوە، پێی دەڵێن فڵان کەس ئەگەر گوێڕایەڵی خوات نەکردایە ئەمە جێگای تۆ بوو لە جەهەنمە. ئەو جا زیاتر دڵی خۆش ئەبێ، ئەی خوایە سپاس بۆ تۆ، من لە دنیادا تۆم ناسی، خۆ ئەگەر تۆم نەناسای ئێستا ئەوە جێگای من بوو نەک ئەمەیان. کەواتە هەردوو جێگاکەت پیشانەدەن. بەهەشتیت ئەوە جێگاکەتە، پیرۆزت بێ. بەڵام ئەگەر خواناس نەبوویتایە، سەرپێچی فەرمانی خوات بکردایە، ئەو دۆزەخەی کە پیشان دەدێن ئەوە جێگای تۆی لە فڵان شوێنە. بەڵام مادەم خوات ناسی، خوا بۆتی گۆڕی بە ئەو جێگایە. بۆیە هەر کەسێک لە ئێمە تەماشایە بکەین
بزانین چیمان بۆ قیامەت ئامادە کردووە یا لەیتەنی قەدەمت لحەیاتی چونکە هەمومان دەڵێن خۆزگایە زیاترمان بۆ قیامەت ئامادە بکردایە کەواتە خۆتمان دووکە تەنها مانگی ڕەمەزان کیفایەت نییە بۆ قیامەتی تۆ خۆتمان دووکە لە یانزە مانگەی تریشدا تەقوای خوا بکە لە خوا بترسە خۆت ئامادەکە بۆ قیامەتی خۆت هەر کەسێک لە ئێوە با تەماشا بکات ئەمە وەسیەتی خوایە ئامۆژگاری خوای گەورە و میهرەبانە بزانە چیت بۆ بەیانی ئامادە کردو بۆ پاش ڕۆژی خۆت بۆ قەبر و قیامەتی خۆت هیچ کەسێک بەخوا فریات ناکەوێ خوای گەورە ڕوو دەکاتە ئیمانداران دەفەرمێت ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون ئیمانداران ئامۆژگاریتان دەکەم لەو کەسانە نەبن وەکو ئەو کەسانە نەبن کە خوایان لەبیر کردووە خوای گەورەیش وەکو عقوبەیەک وای لە ئەوان کردووە نەفسی خۆیان لەبیر چۆتەوە ئەمڕۆ خەڵکی زۆربەی وایە لەبەرەوەی خوامان لەبیر کردووە تەنها لە کاتی نوێژەکانە ئەوانەی کە نوێژکردن خۆیان لەبیرە ئەوانەی کە خواناس نین تەنها مانگی ڕەمەزان خۆیان لەبیرە ئەوش بە ڕۆژ بە شەو نا زۆربەیان چکە شەو تەراویحەکەیشی پێ ناکرێ ئامادە نییە خوا بناسێ دەڕوات شەوەکە هەمووی لە جاتی لەیلەتول قەدر لە جاتی ئەوەی کە دامنیشێ عیبادەتی خوا بکە بە دۆمینە و بە تاوڵ و نازان بەچی و بەسەری دەبات بۆیە تەماشا دەکەی خوای لەبیر چووە خوای گەورە دەفەرمی ئێوە لەو کەسانە نەبن ئیمانداران لەو کەسانە نەبن کە خوایان لەبیر چووە چونکە ئەگەر ئێوە خواتان لەبیر بچێ خوای گەورە واتان لێ دەکات خۆشتان لەبیر بچێتەوە نەزانم بۆچی هاتنۆتە ئەم ژیانە و نەزانن قەبر و قیامەتی خۆتان چۆنە ئەمڕۆ خەڵکی خۆی لەبیر چۆتەوە هەڵەسی بۆ کە ئیشێک هەڵەسی دەستت پێ نازانی بۆچی هەڵساوی نازانی هەدەفی تۆ لەم ژیانە چییە دەتەوێت ئیشێ بکەی ئیشێکی بەسیتە بە مانگێ پێت ناکرێ ئەتەوێت سەردانی نەخۆشیە بکەی کاتێک بیر دەکەیتەوە ئەچی بەلای نەخۆشەکە هەڵساوتە سەر پێ و ئاوچایی بۆ گێڕێ کاتێک ئەتەوێت سەردانی نەخۆشیە بکەی کاتێکە بە خۆت هاتیتەوە نەخۆشەکە مردووە ئەتەوێت تەلەفۆنیە بۆ کەسێکی دوو مانگی پێچێ تەلەفۆنیە بەسەر هەمومانە نەهاتووە بەخوا چەند ڕۆژە چەند هەفتەی بەتەمان تەلەفۆن بە فڵان کەس کەم نەسوا الله فنەسیەهم خوای گەورە خەڵکی واز لێ هێناوە خەڵکی لەبیر کردووە چونکە خەڵکی خوای لەبیر چووە ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت گەورەترین و قورسترین سزا لەم دنیادا کە خوا بیدا بەسەر خەڵکیە ئەوەیە کە ئینسان خوای گەورە زمانی وا لێ بکات زیکری خوای پێ نەکات زمانی ببەسێرە زیکری خوا ئەوە گەورەترین عقوبەیە کوا خەڵکی زیکری خوا دەکات ئەوە عقوبەی خوایە بەسەر زۆربەی خەڵکیەوە ئەو زمانەی گرتووە لەوەی کە زیکری خوای پێ بکات استحوذ عليهم الشيطان فأنساهم ذكر الله خوای گەورە دەفەرمێ شەیتان بەسەر خەڵکیان زاڵ بوو زیکری خوا و یادی خوای لەبیر دەچێتەوە ئەمڕۆ خەڵکی زۆربەی شەیتان زاڵ بوو بەسەریان چێمان ئەمڕۆ هەزار جا ئەستەغفیر اللهمان کردو و سبحان اللهمان کردووە پیاوێکی بەتەمەن هەبوو بەتەمەن بوو لە ڕیز یەکەمان نوێژی کرد لە پشتی ئیمام و نوێژی دەکرد ئیمامەکە دەڵێت ڕۆژێکیان نوێژی عەسرمان کرد هەر سەلاممان دایەوە خەریکی زیکرەکان بووم ئەو پیاوە هات بۆ لام هاتۆ بەردەم پیاوێکی بەتەمەن بە ساڵاتچوو پێمی وتی مامۆستاگیان یەک داواکاریم لێتێ ڕۆڵێکیان کوڕەکەم شتێکم فێرکە خوای گەورە بەهۆی ئەو شتەوە سوود بە من بگەێنێ شتێکم فێرکە سوودم پێ بگەێنێ بۆ دنیا و قیامەت ئەمە هەوڵدانە بۆ پاشە ڕۆژی خۆت ئەمە بیرکردنەوەی لەوەی کە بەیانی چی سوودێ بە من دەگەێنێت چی شتێکی زەرەر لە من دەدات مامۆستاکەش دەڵێ هیچم بەبیر نەهاتەوە ئەو حەدیسەی پێغەمبەری خوا نەبێ صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ دوو وشە هەیە لەسەر زمان ئاسانن بۆ کەسێک خوا یارمەتی بدە لە تەرازوی عەدالەتی خوای گەورەدا زۆر قورسن لای خوای گەورە و میهرەبان ئەم دوو وشەیە زۆر خۆشە خۆشەویستە ئاسانە لەسەر زمان لە تەرازوی عەدالەتی خوادا زۆر قورسە و خوای گەورەش ئەم دوو وشەیە زۆر خۆشەوێ ئەوەشی بیکە بە ئیزنی خوا خۆشی دەوێت ئەڵێ حەدیسەم ئەو پیاوە بە تەمەنە باس کرد بۆ مام حاجیە ئەڵێ چەند جار وتی ڕۆڵێک یار بۆم دووبارە کرد و با لەبەری کەم ئەڵێ چەند جارێ بۆم دووبارە کردەوە وتی ئێستا لەبەرم کرد تەواو دەستت خۆش بێ
ئەم پیاوە بەتەمەنە ئەڕۆشتە هەر مەجلیسێکەوە ئەویت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دوو وشە هەیە زۆر ئاسان لەسەر زمان لە تەرازوی عەدالەتی خوادا زۆر قورسن وەلای خوای گەورە زۆر خۆشەویستن ئەگەیشتە مناڵەکانی بە کچەکانی دەوت بە کوڕەکانی دەوت ئەچۆ ناو خزمەکان لە مەجلیسەکانە باسی دەکرد ئەم پیاوە قەدەری خوا جەڵدەی دەماغ لێیدا ڕەحمەتی خوای لێبێت جەڵدەی دەماغ لێیدا داخلی نەخۆشخانە کرا لە حاڵەتی غەیبوبە بۆ غەیبوبە جەڵدەی دەماغە بەو وشەیە بەو حەدیسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەتاکو نەخۆش نەبوو دعوەی دەکرد و بانگەوازی خەڵکی دەکرد خەڵکی فێری زیکری خوا دەکرد بۆی خەڵکی خوای لەبیر نەچێ دوای چەند ڕۆژێکی پێچوو مایەوە مەسافەیەک ڕۆژێک دکتۆرەکە بە دیاریەوە بوو لەگەڵ مناڵەکانیدا ئەو پیاوە بەتەمەنە چاوی کردەوە دوای غەیبوبەیەکی زۆر چاوی کردەوە ئەوە سەیری دکتۆری کرد و دکتۆرەکەش تەماشای ئەو پیاوە بەتەمەنەی کرد هاتە زمان وتی دکتۆر پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم دوو وش هەیە لای خوای گەورە زۆر خۆشەویستن لە تەرازوی عەدالەتی خوادا زۆر قورسن ئەو دوو وشەیە زۆر لەسەر زمان ئاسانن دکتۆر سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەم حەدیسەیە ئەم دوو وشەیە زۆر لای خوا گەورن سبحان الله وبحمده سبحان الله العظيم وتی ئەی دکتۆر أو حديثات بباسك أم تطبيقك سبحان الله وبحمده سبحان الله العظيم روحي درجو ذكرك كدو روحي درجو حتى مرت دعويك البانغوازيك بحديثك خواي قورا كوتاي أو إنساني هنا بذكر خوا بخوش ويسترين وش لا خواي قورا يا مش قال لك خوا دار راسكين خوا من خوش بيه والله خواي قورا زمان من فصيحك أبو ذكري خواي قورا ما ليك بردوام خوا من لبير بيه چنه خوش انسان خواي لبير بيه تول دور رقاد لبردما فاذكروني أذكركم رقا يكم هو خواي قورا فرمي يادم بك ياد الدكم باس الدكم أقل لك خواش لبير بكي أو خواي قورا تو لبير دكا وازل يدهينيت كواتا أم دور رقا لبرتا ئەگەر پێت خۆشە خوا باست بکە ذکری خوا بکە ئەگەر پێشت خۆشە خوا لەبیرت بکە واتە وازت لێ بهێنێ خوا نەفسی خۆشت لەبیر بەرێتەوە ئەوە دوور کەورە لە خوا جا کەس پێی پێخۆش نییە دەی خوامان با لەبیر نەچێ لەو کەسانە نەبین خوای گەورە دەفەرمێ ئاگادار بن لەو کەسانە نەبن کە خوایان لەبیر چووە با ئێمەش لەو کەسانە نەبین ذکری خوا بکەین هەتا ئەو ڕۆژەی بەڵکو خوا وەکو ئەم پیاوە بەتەمەنە ئاخرمان بەخێر بگێڕ بە ذکری خواوە ڕۆحەکەمان دەرچێ بە ئیزنی خوا يا ربي خوا لقناها كان من خوش بي لقناه دايك وباوكم بردو كان من خوش بي خوا يان وعمليك بردوام تومان لبير بي يا رب العالمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خواي قرد فرميت لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون أقدار بن أو كساني كأهل آجرن وكو أو كسانين كلا بهشتان أواني كأهل بهشتن أوانا سربرزن سرفرازن براون أوانشي أهل دوزخن دوراون سرشور ورسوان خوالو كسانا ما نجيرت كواتا أوي أهل بهشت بي وكو أهل دوزخ نية أهل بهشت أوانا نين كدولة من دنزور قورن أهلي بهشت أولين كجري كشخي عن زور لبردايو آخر ماركي جران كامل لبريدكن أهلي بهشت أولين كده صلاتي جوريان هي أهلي بهشت أهلي عبادة خوا برستي خوا ناسية أهلي نيوجو رجوع عبادة خوا برستية أهلي قرآن وذكرى بويا أهلي بهشت وكو أهلي دوزخ نية بهيت جورك لا يستوي قد وكو يكنين أو يخوشويستي خوا بي لقل كسي دجمني خوا بي كيوكو يكوان كسي لنازو نعمتها بي وكو كسيك وايا كيمو زخاو جراحتي أهلي دوزخ بخوا وكو كسيك وايا لناو آقرو عذابا بي نخير شوك أهلي بهشت سركوتن سربرزن خواهي قالوا لك شوين عفرمية ذلك الفوز الكبير ذلك هو الفوز العظيم فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز أو كسي لدوزخ رزقاري بي بروات بهشت واو قورترين نجاحتي هناوا قورترين سربرزي بدس هناوا قورترين سركوتني بدس هناوا سركوتن أوي كبروت بهشتوا نك أوي كلا دنيا دا سركوي بوي أهلي بهشت وأهلي دوزخ وك يكنين رجع يكي لبياو كان
خوا ناسان ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێ بەلای پیاوێکە ڕۆژ دوکاندارێکە ڕۆژ گۆشتی دەبرژان ئێمە قەت بیرمان بۆ شتانە دەچێ کاتێک کەسێکە بینین گۆشت دەبرژێنێ کەبابە بەرژێنێ کاتێکە گۆشتی بەرژاوتێتە بەدەستمان قەت ئەومان بیرەکەوێتە ڕۆژێک دێت ئەهلی دۆزەخ وەکو ئەو گۆشتە برژێن ئەم پیاوە خوا ناسا ڕەحمەتی خوای لێبێ دەستی کرد بە گریان وتیان محتاجی گۆشتەوێ گۆشت بدەینێ وتی نا وەڵام من پێویستم بە گۆشت نییە ئەزانین بۆچی ئەگرین بۆ ئادەمیزاد دەگرین حیوان ئاژەڵ بە مردووی ئەڕواتە ناو ئاگر و ئەبرژێنرێ هەمومان حیوانەکە سەرە بڕین ئەمجا گۆشتەکە ئەبرژێنین بەڵام ئادەمیزاد لە ڕۆژی قیامەتە بە زیندوی ئەڕواتە ناو ئاگری دۆزەخەوە نەک بە مردووی ئەو مریشکە ئەو ئاژەڵی کە تۆ دەی خۆی سووری دەکەیتەوە بە مردووی سوور کراوەتەوە بە مردووی برژێنراوە بەڵام من و تۆ بە زیندوی دەمان برژێنن بە زیندوی دەمان برژێن ئەگەر خوا نەناسین لە دنیادا بۆیە ئاگادار بن ئەهلی بەهەشت وەکو ئەهلی دۆزەخ نییە کەسێ بەبینینی خوا شاد بێ کەسێ بەبینینی پێغەمبەران شاد بێ سەلامی خوایان لەسەر بێ لە ناو ناز و نیعمەتا بێ وەکو کەسێک وایە لەگەڵ دوژمنانی خوادا بێ لەگەڵ شەیطان و ئیبلیس و فیرعەونا بێ نەخێر وەک یەک نییە بۆیە ئادەمیزاد بە زیندوی دەڕواتە ناو ئاگر و دەیبرژێنن چونکە وەهم فیها کالیحون ئەزانی ئاگر چۆنە خوای گەورە دەفەرمێت ئەوانەی کە ئەهلی دۆزەخن سەروپێ کاتێک کە خۆشەی دەکەیت چۆنە سەروپێ دەیبینی سەروپێ چەنە ترسناکە ئەوانەی ئەهلی دۆزەخن دەموچاوی وەکو سەروپێی لێ دێ هەموویە سووتێ هەموویە برژێ بەڵام ناشمرن زیندون بۆیە ئەهلی بەهەشت و ئەهلی دۆزەخ یەک نییە لا ئێستەوی ئاگادار بە بۆی خۆت ئامادەکە بۆ بەهەشت بۆ ڕەزامەندی خوا ژیانێک و کۆتایی پێدێ و هەموو گەنجە جوانە ئەبینی هەمووی خەتی ڕەشەر درێ لە ڕسمەکەی و لە وێنەکەی و کۆتایی پێدێ ئەو هەموو مناڵە دەبینی لە گۆڕستانەکان هەیە گۆڕەکەی بەخوا بەقەت ئەمەیە سوێن بەخوا مردووە خۆزگای ئێمەش بۆ مناڵی بمردینە خۆزگای ئێمەش بە مناڵی بمردینایە بەس لێ ترسی تووڕەی خوامان نەبوو ترسی قەبر و قیامەتمان نەبوو بەڵێ ئەهلی بەهەشت و ئەهلی دۆزەخ وەک یەک نین پرسیارە لە پیاوێکی دەشتەکی کرد لادێیی وتیان تۆ ئەتوانی بە جوانی لە خوا بپاڕیتەوە فەرمی بەڵێ وتیان دەی چۆن ئەپاڕیتەوە لە خوای گەورە چۆن لە خوا ئەپاڕیتەوە فەرمی ئەڵێم خوایە گیان اللهم أعطيتنا الإسلام من غير أن نسألك خوایە گیان تۆ ئیسلامت بە ئێمە بەخشی ئیمانت بە ئێمە بەخشی بێ ئەوەی ئێمە داوای بکەین مسلمانین دایک و باوکمان مسلمانە خوایە گیان بەبێ ئەوەی داوا بکەین تۆ ئیسلام و ئیمانت بە ئێمە بەخشی بۆیە خوایە گیان ئێمە داوای بەهەشتت لێ ئەکەین بەهەشتمان پێ بەخشە ئەوە دوعایەکی زۆر جوانە داوای ئیسلاممان لێ نەکرد پێمانت بەخشی بەڵام داوای بەهەشتت لێ ئەکەین خوایە گیان بەهەشتمان پێ بەخشە ئێمەش دەڵێن خوایە گیان بەهەشتمان پێ بەخشە یا رب العالمین بۆیە داواش دەکەین لە خوای گەورە پێمانی بەخشێ ئەمجا خوای گەورە دەفەرمێت لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله ئەگەر ئێمە ئەو قورئانە پیرۆزەمان دابەزاندایەتە خوارەوە بۆ سەر شاخەکان شاخە ڕەقەکان بەرد و تاوێرەکان هەمووی دەبینی لە ترسی خوا ئەو شاخە پارچە پارچە دەبوو خاپور و وێران دەبوو ئەو نمونانش دەهێنینەوە بۆ خەڵکی بۆی خەڵکی تێبکە و عەقڵی هەبوو بیر کاتەوە شاخەکان بە قورسی خۆی بە گەورەی خۆیان تحملی ئەو قورئانە پیرۆزە ناکەن تحملی ترسی خوا ناکەن چونکە وئین منها لما يهبط من خشية الله چەندەها بەردی گەورە و زەبەلاحێ لە شاخەکان لە ترسی خوا دەکەوێتە خوارەوە خۆزگای ئێمە بەقەت شاخێ لە خوا بترسای نایە خۆزگای ئێمە بەقەت ئەو بەردە زەبەلاحانە کە دەکەونە خوار و لە ترسی خوا لە شاخەکە دەکەوێتە خوارەوە ئەوەندە لە خوا بترسای نایە ئێمە لە ترسی خوا خوای گەورە دەفەرمێ ئەو شاخانە لە ترسی ئەو قورئانە پیرۆزەی کە فەرمانی خوایە کە هەڕەشەی خوای تایە شاخەکانت دەبینی هەمووی ورد و خاش دەبوو خاپور و وێران دەبوو ئەگەر قورئانمان دابەزاندە لەسەر شاخەکان تەحمولیان نەدەکرد بەڵام ئادەمیزاد تەحمولی دەکات جا ئیمامی ابن قەیمە فەرمی ڕەحمەتی خوا لێبێ ئەمە حاڵی بەردێکی ڕق و تەقە شاخێکی ڕق و تەق دەبینی لەگەڵ ئەوەدا چەندێ لە خوا ئەترسێ لە ترسی خوا پارچە پارچە ئەبێ ئەزانی خوای گەورە چی دەفەرمێ کاتێکە موسا سەلامی خوای لەسەر بێ داوای بینینی خوای گەورەی کرد
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم سەرپەنجەیە چەندێکە زۆر لەوە کەمتریش خوای گەورە بەقەت کەمێک یەک تۆزێ خۆی پێشانی ئەو شاخەدا شاخەکە هاتە بانسەری موسا جەماعەت سەلامی خوایە لەسەر بێت تحملی نەکرد ئەو شاخە گەورە سەبەلاحەت تحملی نەکرد تحملی بینینی خوای گەورەی نەکرد خوای گەورە زۆر بە کەمی خۆی پێشانیشیدا ئەگەر خوای گەورە بە گەورەی خۆی پێشانی و شاخانە بدا یەک شاخی سوێن بەخوا لە جێ خۆی نامێنێت هەمووی خاپول و وێران دەبێت بۆیە دەبینیت ئەو شاخانە لە ترسی خوا پارچە پارچە دەبن ئیمام ابن قەیم ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێت تەماشاکە چەندێک خوای گەوریان لە گەورەیە لە ترسی خوا پارچە پارچە دەبن لە ترسی خوا دەکەونە خوارەوە ئەفەرمێ ئای عەجایبم دێ لە پارچە گۆشتێکە دڵە لەو شاخانە ڕقترە ئاەتی خوا دەبیستێ گوێی لە ئاەتی خوایە بەسەریا دەخوێنرێتەوە بەڵام ناگەڕێتەوە بەلای خوا تۆ بە ناکات زۆر عەجایبم لە پارچە گۆشتە دێ لە شاخێکی ڕق و تەق ڕقترە لە شاخێک بێ خێرترە شاخێری تێە بەڵام خێری تیان نییە کەواتە ئاگادار بە ئای لەو دڵانە جا بۆیە دەفەرمێ هەر کەسێک لەم دنیایەدا دڵی نەرم نەبێ بە قورئان دڵی نەرم نەبێ بە حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیسلام و بە ئیمان خوای گەورە بە ئاگری دۆزەخ ئەو دڵی نەرم دەکات دەیسووتێنێ بۆیە ئاگاداری خۆت بە ئەم دنیاە هیچ قیمەتێکی نییە ئەو قورئانی پیرۆزە بۆ نەهاتووە لە تەعزەکانە بخوێنرێ بۆ ئەوە نەهاتووە پارە و پولی پێ پەیدا بکرێ قورئانی پیرۆز بۆ ئەوە نەهاتووە ماچ بکرێ بۆ ئەوە نەهاتووە لە ڕەفێکا دابنرێ بۆ ئەوە هاتووە من و تۆ بەختەوەرکە بۆ ئەوە هاتووە من و تۆ ئیشی پێ بکەین من و تۆ کردەوەی پێ بکەین شاخێک لە ترسی خوا ئەگەر قورئانی بۆ دابەزێ پارچە پارچە ئەبێ ئیمان زەعیفەکانی خۆشمان تازەڵێ وەڵام من بە شەرعی خوا نایکەم بە قانونێکم بە عەشایریەکەم دە سوێن بەخواوە کوفرێکە ئەنجامی ئەدەی سوێن بەخوا ئەگەر باوەڕت بەخوا بە پێغەمبەری خوا بێ صلی الله علیه و سلم بەڕاستی باوەڕت پیان بێ قسەی دەمە دەرناچێ ئینسانی ئیماندار بێ ئەڵێ بە شەرعی خوا ڕازی نیم ئەوە حاڵی شاخەکانە ترسی خوا پارچە پارچە دەبن دڵنیابە بە شەرعی خوا ڕازی نەبی ئەو خوایش ڕازی نابێ لە قیامەت بخاتە باشتەوە چونکە شایستەی بە نەک بۆ ئەهلی عەشایر ئەوەی کە بڵێ من بە عەشایری دەکەم بە حوکمی خوا ڕازی نیم بە مەحکەمە دەیکەم ئەبێ لە خوا بترسی بە شەرعی خوا ڕازی بە شرعی خوا سەروەرە لە هەموو کات و سەردەمێکدا بەس تەنها شرعی خوا سەروەرە هەر یاسایەک مخالفەی قورئان بێت سەروەر نییە هەر یاسایەکیش لەگەڵ قورئانە یەک بێ سەروەرە هەر شتێک دژی مرۆڤایەتی بێ زەرەر بە مرۆڤایەتی بدا بە سەروەری نازانین ئێمە بۆیە قورئانی پیرۆز دەبیر مەکەن ئینشاءڵڵا ئەم ئامۆژگاری خوای گەورە بۆ ئێمە بەڵکو بە خۆمان دابچینەوە ئینشاءڵڵا ئاگامە لە قەبر و قیامەتی خۆمان بێ ئەوەی کە سەروەرە دینی خوایە تەنها و قورئان و حەدیث هیچ لێتر نییە هەر شتێکیش مخالفە بێ ئێمە وەری ناگرین هەر شتێکیش شتێکی چاک بێ و قانونێکی باش بێ و مخالفەی شەرعی خوا نەبێ لەسەر سەر و سەرچاومان ئەوەشی مخالفە بێ وەری ناگرین اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي أواني بتايبتي دعوة دعاء خير عن كردو خوايا أواني داما ولسجك شفاء بدي أواني نخوش خوايا الشفاء بدي أواني قرزاريان بودا بركي أواني إيمانيان ضعيفة خوايا إيمانيان بهيسكي أواني دعاء رمضان برياريان دعوة تونا ناس وتو لبير كان خوايا هدايتي عندي دعاء مانجي رمضانيش بردوام بن خوايا آخر من بخير بجري نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکەی لەو کەسانەمان بگەڕی کە لە مانگە پیرۆسەدا لە گوناه و تاوانەکانمان خۆشەوی دەمان خەیتە باشتەوە لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين